نووسەر و میدیاکاری کورد حەلیم یوسف لە دایکبووی ساڵی 1960 لە شاری ئامودەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوانامەی یاسایی لە زانکۆی حەلەب بەدەستهێناوە. لە ساڵی 2000ەوە لە وڵاتی ئەڵمانیا دەژی، بەردوو زمانی عەرەبی و کوردی دەنووسێت و کتێبەکانی بۆ زمانی ئەڵمانی و فارسی و تورکی و کوردی وەرگێڕدراون. حەلیم بە وردی و بە بڕشتی لە نووسیندا ناسراوە و وا لە خوێنەرەکانی دەکات کە نەتوانن لە هەموو کەشێکدا نووسینەکانی بخوێندنەوە، بەڵکو بۆ بینینی ئەم وردەکاریانە پێویستیان بە کەشێکی تەواو هێمنە. ئەمانە ناوی هەندێک لە بەرهەمەکانی حەلیمن: پیاوی ئاوس، چیرۆک، ساڵی 1991، سۆبارتۆ، ڕۆمان 1999، مەمی بێزین، ڕۆمان 2003، کاتێک ماسیەکان تینوو دەبن، ڕۆمان 2009.